دەمەوێت بە کۆپ لە شارێک بۆ خۆڕاگری شێروان شێروانی بەشدار بم. هاوڕێ من و تۆ هەردوو کاودەردین، هەردوو گرفتار سیاسەتی چەوتین. تۆ لە زیندان و من دوور لە وڵات، ئامانجمان ڕوونە هەتاکو ئاوات. جێ ئاماژەیە بڵێم ئەوانەی کە تیرۆر کراون یان لە زیندانن، هیچیان چەکی دەست چەک و جبەخانەیان نەبووە، چەکی دەستیان تەنها قەڵەمێک بووە کە هەموو دەسەڵات لەو قەڵەمە ترساوە. ئەندامانی ڕێکخراوی داکۆگەم ڕۆهەڵساین بە ئەنجامدانی چالاکیەک لە بەردەم کۆسوخانەی عێراق لە شاری مانچستەر بۆ یادکردنەوەی ساڵیاتی شەهیدی نەمر، شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان وە کە بە دەستی بنەماڵەی پارتی و بەدەستی مەسرور بارزانی شەهید کراوە و لە هەمان کاتە بۆ پشتگیریکردن لە چالاکوانی بادینان شێروان شێروانی کە ماوەی چەندین ڕۆژەمانی گرتووە و ئێمە بەتوندی ئیدانەیە و کارانە دەکەین و داواکەین بە زووترین کادازات کرێوە لێرەوە. ئێمە بەدەسەڵاتی پارتی و یەکێتی و بنەماڵەی بارزانی تاڵەبانی دەڵێن سەرشۆڕی بۆ ئێوە و سەرشۆڕی بۆ دادگاکان کە هێشتا لە ژێر سایە و سێبەری بنەماڵی پارتی و بارزانی. شاری مانچستەر لە بەردەم کۆسوخانەی عێراق کۆبووینەتەوە نەک تەنها بۆ ڕەزایەتی بەڵکو بۆ دەرخەرسنی و ڕاستیەی کە ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکاران و چالەکوانان هیچ ئازادیەک و دەسەڵاتێکی سربەستیان نییە لە هەرێمی کوردستان و دادگاکانیش نەیانتوانیوە لە ڕووی یاساییەوە هیچ کام لە کێشەکان چارەسەر بکەن بەهۆی دەست بە سەرداگردن لەلایەن دوو حزبی دەسەڵاتەوە کە یەکێتی و پارتیە و کاتێک کە دەسەڵاتی سیاسی بەسەر دادگاکاندا باڵا دەست دەبێ ئەو کاتە ئەهمیەتی خۆی لە دەستەدا و ئێمە لێرە ئەوەمان دووپات کردەوە کە ئێمە هەمیشە وەک چالاگوان و ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکاران بەردەوامە بین دژی ئەم ستەم و زوڵم و نادادیە داواکاری لە لایەنە پەیوەندیدارەکان و مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێنە سەرخەت و بتوانن زیندانی وەک زیندان شێروان شێروانی لە زیندان دەربێنن کە لە ئێستا لە دۆخی مانگردندایە و تەندروستی ناجێگیرە. ئەمڕۆ لێرە ئامادە بووم بۆ ئیدانەکردنی ئەم کارە قێوزەونانەی ماڵی بارزانی و پارتی دیموکرات کوردستان کە دەکەن بەرامبەر ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی چالاکواز هەر لە کوشتنیان بگرێ وەکو سەردەژ عوسمان 16 ساڵ بەر لە ئێستا و زیندانیکردنیان وەکو شێروان شێروانی و هاوڕێکانی و هەروەها داوا لە هەموو ڕێکخراوە جیهانیەکان دەکەین بە زووترین کات بێنە سەرخەت لەبەرەوەی شێروان شێروانی 14 ڕۆژە نانی نەخواردو و مانی گرتووە و ئێستا لە دۆخی لە حاڵەتێکی خراپدایە. وانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ چەندکردبوونەیەکمان ئەنجامدام و ئێمە دەست بەجێ داوای ئازادبوونی ڕۆژنامەنووسانی بادینان شێروان شێروانی دەکەین کە ماوەیەک بەر لە ئێستا بەداخەوە مانی لە خواردن گرتە بوو و هەروەها ئەمڕۆ 5/5 کە یادی شەهید سەردەژ عوسمان دەکەینەوە کە 16 ساڵ بەر لە ئێستا بە دڵدانترین شێوە تیرۆر کرا بەداخەوە تا ئێستاش بکوژەکان ڕاپێچی دادگا نەکراون و ئێمە زۆر بە توندی سەرکۆنەی دادگاکان دەکەین کە زۆر بەداخەوە کە بوونەتە پاشکۆی حیزبی کوردی 5/5/2026 گردبوونەوەیکی هیمنانەمان لە بەردەم کۆسوخانەی عێراق لەگەڵ ڕێکخراوی داکۆک ئەنجام دە سەبارە بە سەرکۆنکردنی دەسەڵات دادگاکانی هەرێمی کوردستان کە ببێن بە نەحەق چالاکوانان و ڕۆژنامەنووسان زیندانی دەکەن. نمونەی زیندوو شێروان شێروانیەکە ئەمڕۆ 14مین ڕۆژە مانی گرتووە لە خواردن و هەروەها یادکردنەوەی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان کە 16 ساڵ لەمەوبەر لەژێر دەستی پارتی نادیموکراتی کوردستان شەهید کرا. بەداخەوە تاوەکو ئێستا بکەرانی ئەم کارە بە سزای یاسایی نەگەیشتون. شوان عەبدوڕەحمان ئەندام و چالاکوانی ڕێکخراوی داکۆک لە ئەنجومەنی مانچستەر ئەمڕۆ کۆبووینەوە لە بەردەم کۆسوخانەی عێراق بۆ پاڵپشتیکردنی شێروان شێروانی کە بەناحەق 5 ساڵە زیندانی کراوە کە 2 هەفتەیەمانی لە خواردن گرتووە هیچ ڕێکخراوێک بەهانەیان نەچووە. داوا لە حکوومەتی بەریتانیا کە پاڵپشتی شێروان شێروانی و ئازادی خواردنی کوردستان کە ئەمڕۆ وەک ڕێکخراوی داکۆک لێرە کۆبوونەوە بۆ ئەوەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ڕۆژنامەنووسان بکەن. بەداخەوە ئەوەی ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە کە جارێکی دەرێن بەداخەوە هیچ ئازادیەکی ڕادەربەرین نییە بۆ مافی ڕۆژنامەنووسان و چالاکوانان کە هیچ کەسێک ناتوانێت کاری ڕۆژنامەنووسی و چالاکوانی بە ئازادی بکە. هەر کەسێک بکات لەلایەن چەند حزبێکەوە دەست بەسەر دەگیرێت
ئێمەش لێرە کۆبوونەوە ئەوڕۆ بۆ ئەوەی بۆوان ڕابگەینین ئێمە بەردەوام دەبن لە چالاکی و لە خۆپێشاندان تا ئەو کاتەی مافی ڕۆژنامە نووسان و چالاکوانان بە درستی دەدرێت و داواشم لە سندیکای ڕۆژنامەوانانی جیان هەیە کە بەجددی بێنە سەرخەت بۆ ئەوەی هاوکاری ڕۆژنامە نووسان و چالاکوانان بکەن بە ئازادی کاری خۆیان بکەن. خواهم بۆتوانین بەژاری خۆپشتنانێکی ئێمنانە بکەم لە شاری مانچستەر کە بۆ پشتگیری مامۆستا شێروان شیروانی کە لە کوردی سیندانیان ناو شەیدکردنی مامۆستا سەردەژ عوسمان لێرەوە بە تەواوەتی پشتگیری خۆیان بۆ سەرجەم ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستان ڕادەگەێنی هیوادارم بە مافەڕەواکانی خۆیان بگەن و دووبارە یاسا سەروەر بێت. زۆر سپاس دەکەم. شازدەمین یادی شەیدکردنی شەیدی قەڵەم سەردەژ عوسمان شان بەشانی ڕێکخراوی داکۆک لە کۆبنوویەکدا هەستین بە ئیهانەکردن و سەرکۆنەکردنی پارتی نادیموکراتی کوردستان کە چەند ساڵێکە بۆتە هۆی بڕینی دەنجی ئازادی و بڕینی قوتی خەڵک و هەروەها وەک دیارە ئەمڕۆ لە شێروان شێروانی پێیناوەتە چواردەمین ڕۆژی مانگرتنی لێرەوە ئیهانەی ئەم دەستانە دەکەین کە بۆتە هۆی درێژکردنەوەی ماوەی زیندانیەکەی. زۆر سپاس. ئەمڕۆ 5/5/2026 هەر وەک تاکێکی کوور بە باشم زانی بەشداریم لە کاری چالاکی ئەمڕۆ سەبارەت بە برامان شێروان شێروانی و تیرۆرکردنی سەردەژ عوسمان کە بەناحەق کە داوای حەق و ماف و ئازادی خەڵکیان دەکرد بەڵام بەبێت چاوانەوە زیندانەکەی بۆ 5 ساڵ درێژ کرایەوە کە تەنها داوای ماف و ئازادی خەڵکی دەکرد و هەروەها داوای سیستەمی گۆڕینی ئازادی وڵاتەکەی دەکرد. زۆر سپاس. لەم ڕۆژەدا کۆبوونەتەوە لێرە بۆ هەموو ئەو ڕۆژنامە نووس و قەڵم بەدەستانی کە لە ڕێگای وتنی ڕاستیدا لەم ڕێگایدا شەهید بوون و هیوای سەرکەوتن بۆوانە خوازم کە لە ڕێگایدا هەنگاوە دێم. زۆر سپاس. کوردستان هەوڵی بنبڕکردنی دەنگی ئازاد دەدەن کە لە تیرۆرکردنی سەردەژ عوسمان و کاوەگەرمیاوان دەستیان پێ کرد تا زیندانیکردنی شێروان شێروانی و هاوڕێکانی ئەوە شێروان شێروانی ماوەی 4 ڕۆژەمای لە خواردن گرتووە کە ئازادی مافی خۆمان نەک و خێر و سەدەقەی دەسەڵات بۆیە داوا لە وڵاتە نێودەوڵەتیەکان دەکەم بە دەنگی شێروان شێروانیەوە بێت و با بە دەردی سەردەژ عوسمان و کاوەگەرمیانی چەندەها ڕۆژنامەنووسی دیکە نەچێت. خی گەورە میرەبان لە ڕۆژی 5 ساڵی 2026 یادی شێروان شێروانی و کاوەگەرمیانی و بکوژانی ژێردەستی پارتی وێشێتیەکەینەوە بە ڕۆژێکی ڕەش هەژمارە درێ و بەڕاستی دڵتەنگین بۆ ئەو کارەساتەی لە هەرێمی کوردستان ئاکرێ و ئەو حیزبانەی هەرێمی کوردستان پارتی وێشێتی ڕۆژنامەنووسان نەکوژن و ئەیانگرن و شێروان شێروانی لە زیندانایە ئێستا ناخواردنوشت ناخوا و لە زیندانایە داوای سزادانی پارتی وێشێتیەکەن بە هەموو شێوەیەک و قاڵیەوە ئەمڕۆ کۆبوونەوە لە 5 لە بەردەم کوسڵخانەی عێراق لە مازستەر بۆ ئیدانەکردن و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەژ عوسمان و هەروەها بۆ پشتگیریکردنی شێروان شێروانی کە زیندان کراوە 14 ڕۆژە مانی لە خواردن گرتووە بۆیە دەڵێن ئازادی بۆ شێروان شێروانی ئازادی بۆ دادگاکان بژی دەستان خۆن. کۆنسولخانەی عێراق لە شاری مانچستەر بەشداریمان کرد لە خۆپیشاندانێک دژی 16 ساڵ یادی شەیدکردنی ڕۆژنامەنووس و چالاکوان سەردەژ عوسمان کە لە بەردەم زانکۆی هەولێر تیرۆر کرا و تا ئێستا بکەرانی بکوشی سەردەژ عوسمان نەدراونەتە دادگا و زۆر ئازادانە دەسوڕێنەوە و لە لایەکی تریشەوە شێروان شێروانی ئەمڕۆ 14 ڕۆژەمانی گرتووە لە خواردن لە زیندان کە ئەو دەسەڵاتە باکی پێنیە و داوا دەکەین لە ڕێکخراوە مرۆڤیەکان کە بەهانای سەردەژ عوسمانەوە بڕۆن و نەبێتە هۆی مردنی شێروان شێروانی لە ناو زیندانە. ئەمڕۆکو ئەندامانی ڕێکخراوی داکە کۆبوونەیەکمان ساز کرد لە بەردەم کۆنسولخانەی عێراق لە مانچستەر وەکو یادکردنێک بۆ شەهید کاوەگەرمیانی و سەردەژ عوسمان هەروەها بۆ ئازادکردنی شێروان شێروانی گرتنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و دەنجی ئازاد دەرخرێوێکە دادگا و یاسا لە هەرێمی کوردستان سەربەخۆین و داوا دەکەین کە دادگاکان ڕێڕەوی یاسای خۆیان بگرنە بەر و دووربن لە بڕیاری شخصی و دووربن لە بڕیاری حیزبی هەروەها داوای دەستبەجێکردنی هەروە داوای ئازادکردنی شێروان شێروانی دەکەین. ئەمڕۆوە گەندام و چالاکەوانێکی ڕێکخراوی داکۆک لە بەردەم کوسڵخانەی مانچستەر کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە بە مەبەستی
ساڵیادی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان و هەروە پشتیوانیەکیش بۆ ئازادبوونی شێروان شێروانی کە ماوەی 14 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. ئەمە شۆکارێکە کە دادگاکانی هەرێمی کوردستان دادگاکانی هەرێمی کوردستان لە ئەنگری حیزبینە نەک لە ئەنگری حکوومەت، بۆیە شێروان شێروانی بەناحەق لە زیندانە بە زووترین کات داوا دەکەین ئازاد بکرێت و ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە لە شاری مانچستەر کۆبوونەتەوە بۆ بەرز ڕاگررتنی ساڵیادی شەهیدبوونی سەردەژ عوسمان کە بەداخەوە 16 ساڵ پێش ئێستا بەدەستی چەتەکانی عەزبیەوە تیرۆر کرا. بەداخەوە ئەو چەتانە ئێستاش ئازادن و دەستگیر نەکراون و زۆر بە توندی ئیدانە و سەرکوتی دادگاکانی هەرێمی کوردستان دەکەین کە ئازادی خۆیان لە دەستداوە بوونەتە پاشکۆی عەزبی. 5 ساڵی 2026 هەستین بە خۆپیشاندانێکی هێمنانە لە بەردەم کۆسڵخیاڵەتی مانچستەر کە 16مین یادی ساڵی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمانە دەستان خۆش. وایە دادگاکانی کوردستان دادگای بکرێن و لەژێر ئەو دوو دەسەڵاتی گەندەڵی حکوومەتی یەکێتی و پارتی بێنە دەرەوە.